بەداخەوە ئەمڕۆ دوای نێڕۆ لەگەڵ بیستنی ئەم ڕووداوە دڵتەزێنەی هاوینە هاواری پەرق لە ناحەیە دینارتە لە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ دەست بەجێ ئێمە وەک وەزارەتی تەندروستی بە سوپاسەوە نەخۆشخانەی گشتی زاخۆ لە ڕێگەی تیمەکانیان پێشوازیان لە برینداران کرد و بەشێک لە برینداران لە ڕێگەی ئەمبولانس و تیمە فریاگوزارەکانی ژمارە 122 و هەروەها دەست بەجێ بەڕێوەتی گشتی تەندروستی دهۆ کاتە سەرهێڵ و ئێمە هەموو دامدەستگاکانی تەندروستیمان بە تایبەتی لە سنووری پارێزگای دهۆک و لە هەولێریش ئەگەر پێویست بواە ڕامانسپاردن کە پاڵپشتی و پشتگیری تەندروستی زاخۆ بکەن چونکە ژمارەیەکی زۆر بریندار لەم دەڤەرە بەهۆی ئەم ڕووداوە دڵتەزێنە بریندار بوون. بەداخەوە لە نێو ئەوانەدا 9 کەس وەکو گەشتیار گیانیان لەدەستدا کە یەکێکیان کرێکارێکە لە یەکێک لە شوێنەکانی گەشتیاری لەوێندەر ئەوانی دیکە هەشتیان گەشتیار بوون کە بۆ سەیرانگاکانی ئەم سنوورە مابوونەوە. دیارە بریندارەکانی تر کە 26 بریندار بوو لە کاتی ئێستادا 22 بریندار لە نەخۆشخانەکانی زاخۆ و دۆگمانە کە ئێستا 16 بریندار لە ناو نەخۆشخانەیان و هەروەها 8 برینداریش لە ناو شاری دهۆکە ڕەوانەی شاری دهۆک کراوە بۆ هەندێک نەشتەرگەری سەر و پسپۆری مێشک و سەر و کردنەوەی سینگ. بە سوپاسەوە من دەمەوێت بڵێم کە تیمەکانی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەست بەجێ دەستیان بە ئیجراعاتەکانی فریاگوزاری خێرا لە ژووری پێشوازی فریاکەوتن و لە هۆڵەکانی نەشتەرگەری تا ئێستا 11 نەشتەرگەری کراوە و هەموو نەشتەرگەریانە سەرکەوتوو بووە. هەموو حالەتەکان لە ئێستادا لە ناو نەخۆشخانە هیچ حالەتێک جیان لە دەست نەداوە. ئەوانەی جیانە لە دەستدا بەداخەوە پێش گەیشتنیان بە نەخۆشخانە بوو لە شوێنی ڕووداوەکە بوو و نەشتەرگەریەکان جۆرا و جۆر بووە. بەشێک لەم نەشتەرگەریانە کردنەوەی زگ بووە، بەشێکیان شکان و ئێسک بووە و بەشێکیان برینەوەی پەنجە و پەل و دەست بووە بەداخەوە و لە ئێستادا ئێمە لە ناو نەخۆشخانەین لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بە نوێنەری جەنابیان هاتین بۆ ئەوەی ڕەوشی تەندروستی بریندارەکان بەسەر بکەینەوە و بەڕێزیان ڕایسپاردین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیی دەرببڕین و لە نزیکەوە چ پێویستیەک هەیە بۆ برینداران بۆ چارەسەرکردنیان هەرچی پێویست بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە و ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پەیامەمان گەیاند بە هەموو خانەوادەی بریندارەکان و بە بریندارەکان یەک بەیەک و لە ئێستادا ئێمە چاودێری دۆخی تەندروستیان دەکەین و ئیجراعاتی پزیشکی و عیلاج بەردەوامە و لە ناو شاری دۆخیش سەردانی بریندارەکان دەکەین. پاشکەمێکی تر ئەوەی دەمێنێت ئێمە دەمانەوێت بە هاوڵاتیانی خۆشەویست بڵێن کە ئەم ڕووداوە بەهۆی ئەم کارەساتەی کە ئەمڕۆکە ڕوویداوە جێگای خۆیەتی کە سوپاسی ئیدارەی سربەخۆی زاخۆ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی زاخۆ بکەین کە ئێستا بەڕێزشان لەگەڵ شاندێکی عێراقیدا دێت و هەندێک ئیجراعاتی دیکەی مانەوە بە تایبەتی ئەوانەی جیانیان لەدەستداوە لە ئێستادا لە پەیمانگەی پزیشکی دادوەریە لە ناو شاری دهۆک ئیجراعاتی کۆکردنەوە و ناردنەوە ئەو ئیجراعاتانە ڕێک دەخرێت. بەداخەوە ئەم بریندارانە بەشێکیان کە زۆربیان منداڵ و گەنج بوون و ئەوانەی جیانشان لەدەستداوە بەداخەوە یەکێکیان منداڵێکی تەمەن 1 ساڵە بووە. ئومێدمان وایە ئەوەی ماوەتەوە بە تەندروستێکی باش بگەڕێتەوە ناو خانەوادەکەی خۆیان. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بۆ گێرانەوەی تەڕمیا و قوربانیانە و کەی تەڕمی ئەوان دەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئێمە ئێستا سەردانی پارێزگای یان سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی زاخۆ دەکەین لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارە و شاندێکی حکوومەتی عێراق فیدرالیش گەیشتووەتە زاخۆ. هەموو بەرنامەیەکی باش کە شایستەی ئەم بەڕێزانە بن کە بریندارن و خاوەنی شەهیدەکانن بگەڕێنەوە ناو خانەوادەکانی خۆیان ئەمە بە بەرنامەیەکی تر ڕێک دەخرێت. لە ئێستادا زیاتر ئەولەویەت بۆ چارەسەرکردنە بۆ عیلاج و عملیاتەکانە بۆیە ئەم نەخۆشانە زۆربیان پێویستیان بەمانەوەی لە ئێستادا لە ناو نەخۆشخانە. دۆخی برینداران چۆنە کەس ماوە کە ماترسییان لە دەستانی لە سەربیان خراپی لە دۆخی برینداران بە شێوەیەکی گشتی بەش لایەنی زۆربیان دۆخی تەندروستیان جێگیرە. ئەوانەی کە نەشتەرگەری کراون هەندێکیان تازە لە نەشتەرگەری دەرچونە 11 حالەتە و ئەوانەی دهۆک کە نەشتەرگەری مێشک و سەریان کراوە پێویستیان بە عینایە مڕەکەزەیە و بەشێکیان باری تەندروستیان بە دوای نەشتەرگەریش زۆر باشە جێگیرە. لە ئێستادا 22 نەخۆش لە نەخۆشخانەکان ماوە 16 نەخۆش لە نەخۆشخانەی
گشتی زاخۆی ئێستا لێرە و هەژ نەخۆشیش لە ناو شاری دۆکە دەستان خۆش